بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام لەم بەرنامە تایبەتەدا قسە و بەدوەداچوون لەسەرەوە دەکەین کە دیارە تۆڕی میدیایی کۆمەڵ کە پێکهاتووە لە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز و کۆمەڵ ئیسلامی خاوەنداریەتی ئەم تۆڕە دەکات بۆچی دەبێ لە دوای 11 ساڵ لە پەخشی کەناڵی ئاسمانی پەیام لە ئێستادا مەترسی داخستنی لە ئارادا بێت. لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ مابن بۆی کە حەقیقەت و ڕاستیەکانی گوزەرانی دۆخی دارایی و هەروەها سەرجەم بوارەکانی تری ناو کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵتان بۆ دەربخەین. تۆڕی میدیایی کۆمەڵ پێکهاتووە لە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز و ناوەندەکانی دیجیتال میدیا، چاپەمەنی و توێژینەوە، هەواڵ و سیاست، بەرهەمهێنان، ئایتی، ناوەندی هونەری و ناوەندی دارایی. کەناڵی ئاسمانی پەیام لە 12 ساڵی 2008 وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی بە دروشمی ڕاستی وێنەوشە دەستی بە پەخش کرد و کەناڵی ئاسمانی بانگەوازیش لە 24 ساڵی 2011 وەکو کەناڵێکی تایبەت بە پەروەردە و بانگەواز بە دروشمی کەناڵێک شایستە بە خێزانی کوردی دەستی بە پەخش کردووە. ئەم تۆڕە میدیاییە کۆمەڵ ئیسلامی بە فەرمی خاوەنداریەتی دەکات و پشتیوانی دارایی و سیاسی دەکات کە سەرجەم کارمەندانی تۆڕی میدیایی کۆمەڵ 120 کارمەندە بن کە 14 کارمەندیان سەر بە کەناڵی بانگەواز دەبن و ئەوانی دیکەش سەر بە پەیام و ناوەندەکانی دیکە. موچە و شایستە داراییەکانی ئەم تۆڕە بەشێکی لەلایەن خودی کۆمەڵ ئیسلامیەوە دابین دەکرێت و بەشێکی دیکەشی بەداهاتی خودی کەناڵی پەیام و بانگەواز و لە ڕێگەی ڕیکلام و خەڵکی خێرخوازەوە دابین دەکرێت. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە گومانی تێدا نییە کەناڵی ئاسمانی پەیام ئۆرگانی فەرمی کۆمەڵی ئیسلامیە و ئەوەشی کە بەڵگەنەویستە لە ماوەی ڕابردووە تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام بۆەوەی کە میدیایەکی ئازاد و سەربەخۆ بێ هەموو غەمی خەڵکی بگوازێتەوە گزارش لە ڕاو بۆچوونی گوزەرانی خەڵکی بکە لە دەوروبەری چی دەگوزارێ بە شێوەیەکی ڕازگۆیانە و ڕاشکاوانە ئەوە بگوازێتەوە دەستەمۆی هیچ دەسەڵاتێک دەستەمۆی هیچ خاوەن سەرۆت و سامانێک نەبێ ڕێژەی هەرە زۆری داهاتەکەی لەسەر کۆمێکی خێرخوازان ڕۆشتۆ بەڕێوە بۆ ئەوەی ئەم سەر بەخۆیە پارێزین سیاسەتی کەناڵی ئاسمانی پەیام بەو شێوازە بووە کە تۆناداراییەکانی لەو خەڵقە ئازا و لەو خەڵقە ئازادە لەو خەڵقە خێرخوازانە بێ کە بەردەوام هاوکاری و کۆمەکی کردوین دیار بەهۆی قەیرانی داراییەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو وای کردو ئەوانی کە سەرچاوی دارایی ئێمە بوون و خێرخواز بوون تا ئەندازەیەکی زۆر ئەوانیش بۆ خۆیان سەرچاوە داراییەکانیان بەداخەوە کەمی کردووە بۆی هەڵۆست و ماوەقفە سیاسیەکانی شەوە کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە بۆیە ئێمە لە پێناوی پاراستنی سەربەخۆیی خۆمانە و لە پێناوی ئەوەی نەبینە فشار و زەختێک بۆ سەر کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی کە ئەویش هەڵوێست و ماوەقفە سیاسیەکانی لە پێناوی ئایندەی پەیامان نەگۆڕێت ئێمە بیرمان لەوە کردەوە کە جارێکی کە ڕوویداومە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین ئەوەی کە لە توانایاندا هەیە هەرچەند کەم بێ بۆ ئێمەی زۆرە بۆی کە لە خەمی کەناڵەکەی خۆیان نابن و هاوکار بن بۆ ئەوی ئەو چرا و ئەو مینبەرانە نەکوژێنەوە و بەردەوام دەنگێکی بوێر و دلێر بن لە هەرێمی کوردستاندا. گوتاری پەیام گوتارێکی هاوسەنگ بووە نە کۆمەڵی ئیسلامی لە بەرامبەری هیچ هەنگاوێکە گوتاری خۆی دەگۆڕێ چونکە کۆمەڵی ئیسلامی بە مانای کەلیمە حیزبێکی جەماوەری بووە ئەو کاتە سەرکەوتو دەبێت کە لە غەمی جەماوەرا بێ و بەردەوام بە شوێن دادگەری و دادپەروەری بگەڕێ کەناڵی ئاسمانی پەیامیش کەناڵێک نەبووە بەوەی کە کەناڵێک بێ تەشهیر بکە سوکایەتی بکە بێڕێزی بکە ڕەخنەگرێکی بە ئەدەب بووە ڕەخنەگرێکی هاوسەنگ بووە بۆی ئێمە لە چوارچێوەی ئەو سیاسەتی گرتومانەتە بەردەوام ئەوە وتراوە کە ئێمە بە باش دەڵین باش بە خراپیش دەڵین خراپ ئەو کاتێک کە ڕەخنە دەگرین بە شێوازێک ڕەخنە دەگرین کە تەشهیر ئامێز نەبێ سوکایەتی و بێڕێزیتیانە بێ بەرامبەرەکە چونکە دەمانەوێت گرفتەکان چارەسەر بکرێن نامانەوێت کە خەڵک ئامادە نەبێ گوێمان لێ بگرێت چونکە کاتێ پەیامەکە دەگاوکە خۆی کە ئەو پەیامە بە شێوەیەک دەرببڕێ بەرامبەرەکەت ئامادە بێ گوێت لێ بگرێەوە چارەسەری گرفتەکان بکە
بۆیە لە بەرامبەری سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامیە نە کۆمەڵی ئیسلامی هەنگاوێت دەگرێتە بەر پەیام نەتوانێت شان بەشانی ئەو بڕات چونکە پەیام هەر چۆن بمانەوێ ئاوێنێ ڕنگدانەوەی کۆمەڵی ئیسلامی دەبێ بۆیە تەواوکەری یەکترین و پێشم وانە لە بەرامبەری هەر جۆرە هەڵوێستێکی سیاسی کۆمەڵی ئیسلامی گوتاری خۆی بگۆڕێەوە بێگومان گوتاری هاوسەنگی کەناڵی ئاسمانی پەیامیش ناگۆڕێ. سەرچاوە دارایەکانی ئێمە دیار بووە بەردەوام ئێمە ئەومە ڕاگەیاندووە لەبەر جارێ بۆ خۆی بوجەکەی ئێمە بودجەیەکی زۆر کەمە لەوانەیە لە لای خەڵک چاوەڕوان نەکراو بێ ئەوەی کە دەیبەخشین لە بەرهەم لە شاشەکەەوە ئەوە بێکە ئێمە وەری دەگرین ئەوەی کە ئێمە بەرهەممان هێناوە زۆربەی هەرە زۆری لە دڵسۆزی و لە ئیمان و باوەڕی ڕۆژنامەنووسەکانمانەوە بە ئەو ئیشەی کە دەیکەن ئەگەرنا لە بەرامبەری ئەو کارە ئەو پاداشی پیان دەدەین زۆر کەمترە کە ئێمە دەیدێن ڕۆژنامەنووسەکان سەرچاوی دارایەکانی ئێمە بەردەوام ئەو هاوکاری ماگانە بووە ئەو بودجە بووە کە لەلایەنی کۆمەڵی ئیسلامیەوە لە دارایی کۆمەڵی ئیسلامی پێمان درراوە کە ئەویش سەرچاوی لە هەنێ پرۆژەی بچووک بووە کە ئەوانی بەداخۆ پێم وایە گرفتیان بۆ دروست بووە لەگەڵ هاوکاری خێرخوازان و لەگەڵ ئەو ڕێژە سەدەیە کە لە پەرلەمانتار و وەزیر و خانشینەکانی کۆمەڵی ئیسلامی بڕاون لەگەڵ هاوکاری خێرخوازان بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە بەردەوام سوپاسیانەکەین ئەگەر ئەوان نەبوونایە ئێمە نەمان دەتوانین تا ئێستا بهێنین لەگەڵ داهاتی ڕیکلام کە ئەوش داهاتێکی زۆر کەمە بۆ ئێمە چونکە زۆربەی هەرە زۆری ڕیکلامەکان لەگەڵ شاشەی ئێمە ناگرێت ناگونجێن بووی ڕەتیان دەکەینەوە ڕێژەیەکی زۆر کەمە ئەوەش بەداخەوە زۆربەی کۆمپانیا زەبەلاحەکانیش ئەوانیش قۆڕخ کراون ڕیکلامەکانیان نادەنە هەموو کەناڵێک و هەندێک ڕیکلامیش بۆ شاشەکەی ئێمە ناشی لە بەرەوەی تا ئەندازێکی زۆر شاشەکەی ئێمە شاشەیەکی پارێزبەندە ناتوانین زۆر ڕیکلام کە لەگەڵ عەقیدە و بیر و باوەڕی ئێمە ناکرێت ناگونجێ بڵاوی بکەینەوە ئەمە سەرچاوی دارایەکانی ئێمە بوون ئەم سەرچاوانش هەمویان ڕویان لە کەمی کردووە بودجێ حیزب ڕووی لە کەمی کردووە هاوکاری خێرخوازان ڕووی لە کەمی کردووە چونکە هاوکاران خێرخوازان بۆ خۆیان لە قەیرانان بەداخەوە لەگەڵ داهاتی ڕێکلامیشمان بەردەوام کەم بۆ لە بەرەوەی کە وەکو باسم کرد ئێمە نەمانتوانیەوە هەموو بابەتێک ڕیکلام بۆ بکەین و بانگەشەی بۆ بکەین چونکە لە ڕاستی شایستومانە بانگەشە بۆ شتێک بکەین کە لە ڕاستیەوە نزیک بێ و ڕاست بێ ناکرێت ئێمە بانگەشە بۆ شتێک بکەین کە لە ئەسڵا ئەو بابەتەکە ڕیکلامی بۆ دەکەین بەو شێوازە نەبێت کە ڕیکلامی بۆ دەکەین بەداخەوە سەرچاوە دارایەکانی ئێمە بوون کە ڕویان لە کەمی کردووە و ئێستا ناچار بوون کە جارێکیکە ڕوو لە خێرخوازان بکەین بەوەی کە ئاگایان لە کەناڵەکەیان بێەوە کەناڵەکە بۆ ئەوەی کە ئەم مینبەرە کە غەمی ئەم مینبەرە و خەمی ئەم مینبەرە تەنها خەمەکانی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نەبووە تەنها خەمی چین و توێژێکی دیاریکراو نەبووە دەتوانم بڵێم کەناڵێک بۆ بەمانای کەلیمان کەناڵێکی نیشتمانی بووە خەمی هەموو تاکەکانی نیشتمانی لە ئەستۆ گرتووە بە ئەوانەی کە کێشەی گیرروگرفتی کۆمەڵایەتیان هەبووە ئەوانەی کە نەخۆش بوون ئەوانەی کێشە گیرروگرفتی سیاسیان هەبووە ئەوانەی کە کێشە گیرروگرفتی تا ئەندازەیەک بڵێم ئەمنیان هەبووە و هەستیان بە زۆڵ مستەم کردووە ئەوانەی کە بە شوێن دادگەری و دادپەروەریە گەڕاون ئەوانەی کە بە شوێن عەقیدە و بیر و باوەڕێکی سەلیما گەڕاون ئەوانەی کە بە تەنگ پارێزگاری لە بەها باڵەکانی خێزانەوە بوون ئەم کەناڵی هەموو تاکەکانی کۆمەلگا بۆ بەبێ جیاوازی بۆیە شەرم ناکەین و شانەزیشی پێوە دەکەین ئەگەر تەقە لە دەرگای یەکەی هاوڵاتیان بدەین بۆ ئەوەی کە هاوکارمان بن و بەدەم داواکاریەکانمانەوە بێن بۆ ئەوەی کە ئەم کەناڵە چرای خامۆژ نەکرێەوە بەردەوام بێ لە گەیاندنی ئەو پەیامەی ڕازگۆیی و ڕاشکاویەی کە بەردەوام دروشتمان بوو سەرەتا دێڵم کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی وەکو باسم کرد کەناڵێکی جەماوەری بووە تەنها خەمی ئەندامانی کۆمەڵ و کۆمەڵی ئیسلامی نەبووە غەمی پەیام تەنها غەمی کۆمەڵی ئیسلامی نەبوو بە گوتاری پەیام تەنها گوتاری حیزبی نەبوو گوتارێکی جەماوەری بووە ئەو کاتێک کە قوتابیان گرفتیان هەیە لە مەیدان ئەو کاتی مامۆستا گرفتی هەیە لە مەیدانە ئەو کاتی خانشینان گرفتیان هەیە لەسەر موچەکانیان لە مەیدان و مایکی لە بەردەمی هاوڵاتیانە تەواوی چین و توێژەکان ئەو کاتێک کە گرفتیان هەیە بەو کەمە ئیمکانیاتێکەوە پەیام لە بەردەستیا بووە پەیامنێر و ڕۆژنامەنووسەکانمان ئێمە بەردەوام لە مەیدانا بوون کەوتنی ئەم کەناڵەواتە نەمانی ئەم مینبەرە ئازادەی کە هاوڵاتیان گوزاریشیان لە ڕابۆچوونی خۆیان کردووە پەیام مینبەرێک بۆ هەموو ئەوانەی کە مینبەریان نەبوو و ناتوانیەوە دەنگیان بگاتە بەرپرسان لەکوێ هاوار بکەن پەیام مینبەرێک بووە کە
ڕێی ئازادی تیاوتراوە ڕاو ڕای جیاوازی تیاوتراوە بۆیە دڵنیان لەوەی هاوڵاتیان و کەناڵە بە کەناڵی خۆیان دەزانن و بۆ خۆیان ڕازی نابن کە ئەو کەناڵە خوانەخواسە ڕوبەڕووی ئەگەرێکی خراپ بێتەوە من تەفاعولم هەیە بەوەی کە هەروەکو چۆن لە ڕابردوو ئەو کاتێکەوە ئێمە تووشی بارودۆخێکی ئەمنی دەبین و ترسی سووتانی کەناڵەکە هەیە هاوڵاتیان دێن پشتێنی ئەمنی بۆ دروست دەکەن ئەو کاتێک کە هاوڵاتیان بۆ خۆیان لەسەر گرفتەکانی پەیام دێنە دەنگ من دڵنیام ئێسش هەمان هاوڵاتیان و پەیامیش هەمان ئەو پەیامەیە کەناڵەکانی پەیام و بانگەواز هەمان ئەو کەناڵانن کە لە غەمی عەقیدە و بیر و باوەڕ و خێزان و تاکەکانی کۆمەلگان بۆیە دڵنیام کە هاوڵاتیان بەدەم داواکانمانەوە دێن و داواشیان لێ دەکەم کە بە گەرمی بەدەم هاوڵاتیان بەدەم داواکانمانەوە بێن چونکە ئەگەر لە ڕابردووە هاوڵاتیان پێیان گرنگ بوو بێ کۆمەڵی ئیسلامی زەرورە زۆرترین ئەندام بنێرێتە پەرلەمان بوو ئەوەی لەوێ گرفتی هاوڵاتیان چارەسەرکە ئەوە بێگومان بوونی پەیام و میدیاکانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئایندەی کۆمەڵی ئیسلامی بۆ ئایندەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ تەواوی چین و توێژەکان لە دەوڵەمەندیەوە تا فەقیری بۆ ئەوانەی کە لە بەتەنگ ئازادیوەن بەتەنگ ژیانێکی سەربەرزانەوەن بۆ خۆیان و نەوەکانی ئایندەیان دەبێ بوونی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەواز بە گرنگ بزانن و بەدەنگ داواکاریەکانمانەوە بێن و ئەوەیش لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو ئێمە ئاگامان لێیە جێگەی خۆشحاڵی و سوپاس. مادام تۆڕی میدیایی کۆمەڵ ئیسلامی خاوەنداریەتی دەکات دەبێ بەرپرسانی باڵای کۆمەڵیش وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بۆ ناتوانن لە ڕووی داراییەوە میدیاکەیان بەڕێوە برن. لە دوای بڕینی بودجەی حیزبەکان لە ساڵی 2014 لەلایەن حکوومەتی هەرێم ئیدی کۆمەڵ ئیسلامی بە پێچەوانەی حیزبەکانی دەسەڵات و نزیک لە دەسەڵات و زیاتر لەوانی دیکە کەوتە ناو قەیرانی داراییەوە. تۆڕی میدیایی کۆمەڵ ئیسلامی خاوەنداریەتی دەکات و لە سەرشانی خودی ئەو حیزبەشە مشوری دارایی بخوات چونکە خودی بەرپرسانی کۆمەڵیش دان بە گەورەی میدیاکەیان دەنێن و باوەڕیان وایە پەیام هۆکاری سەرەکی بووە بە ناساندنی بەرنامە و تێڕوانینی کۆمەڵ ئیسلامی لەسەر پەروەردە و بانگەواز و سیاست و حکومڕانی بە کۆمەلگای کوردی. بەرپرسانی کۆمەڵ ئیسلامی باوەڕیان وایە قەیرانی دارایی تۆڕی میدیایەکەشیان پەیوەستە بەو نەبوونی و نەداریەی حیزبەوە کە لە دوای بڕینی بودجەی حیزبەکان بەرۆکی گرتوون. بەرپرسانی کۆمەڵ ئیسلامی باوەڕیان وایە بەرنامە و بنەماکانی حیزبەکەیان ڕێگە نادات لە پێناو بەرژەوەندیە حەزبی و دەستخستنی مادە و ئیمتیازات هەنگاو بنێن بۆیە هەڵوێستەکانیان دەبنە هۆکاری زیاتر قوڵبوونی قەیرانی دارایی و دروستکردنی کاریگەری زیاتر بەسەر ئۆرگانەکانیان. ئەوانە گەرچی خاوەنداریەتیە و تۆڕە میدیایە دەکەن بەڵام هێشتا چاوێکیان لە دەستی خەڵکە چونکە باوەڕیان وایە پەیام تەنها بۆ کۆمەڵ نەبووە بەڵکو بۆ کۆمەلگا بووە و داخستنیشی زیانەکەی تەنها بۆ کۆمەڵ نییە بەڵکو زیانیشی بۆ کۆمەلگای کوردی دەبێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان حیزبێکە ئەو پەیامەی هەڵی گرتووە هەموو کاتێک ڕێگر بووە لەوەی کە بەعکسی مەبادی خۆی تەسەڕوفکە. خۆتان نەزانن جەماوەری کوردستانیش زانێ پەیداکردنی پارە بە شێوەیەکی مەشروع لە هەرێمی کوردستانە بەداخەوە و لە عێراقیشە بە شێوەیەکی مەشروع زۆر قورسە و ئەگەر حیزبی سیاسیش بی قورسترە ئەگەر بتێ دەست بگری بە بنەما فکریەکان و مەبادیەکانی خۆتەوە. کۆمەڵی ئیسلامی خۆشبەختانە ئەلەم نەهجەی خۆی لای نەداوە بەردەوام هەوڵی داوە پارێزەری بنەما فکریەکانی خۆی بێ ئەگەر لە پێناوی پاراستنی مەبادیەکانی خۆیان باجیش بە قبوڵی بووە لە پێنە ینی ئەوەی قبول بووە نەک بێت تەنازوع لە مەبادیەکانی بکە لە پێناوی دەستکەوتنی مادە. بۆیە ئێمە بەڕاستی ئەو ڕێگایانی کە هەوڵمان داوە داهات بۆ بەڕێوەبردنی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و بەتایبەتی ئەعلامی پیا بکەین ئەو ڕێگا مەشروعانەیە کە لە بەردەستی خۆمانایە. بەڕاستی ئێمە هیچ وڵاتێکی ئیقلیمی هاوکارمان نییە و ئێمە ئەم حیزبە دەسەڵاتدارانە کە هەرێمە بن بەڕێوە کە هەمووشیان بە خۆیان قۆڕخ کردووە هاوکاری کۆمەڵی ئیسلامی ناکەن و زۆر لە دڵیشەوە حەزەکەن ئەم حیزبە بچوو بێتەوە نەتوانێت ئیداری خۆی بکە. بەڵام ئێمە خۆشبەختانە بە هیمەتی جەماوەری کوردستان بە هیمەتی خەڵکی خێرخواست بە هیمەتی ئەندامە دڵسۆز و بیوەرەکانی کۆمەڵی ئیسلامی خۆی بەڕایگیراوی هێڵاوەتەوە بەڵێ فشارمان زۆر لەسەر بووە. دیارە ئەم زەختە مادی کە ئێستا لەسەر کۆمەڵی ئیسلامی هەر ئەمڕۆ نییە.
ئێمە لە ساڵی 2014 لە یەکێکی 2014 بودجێ حکوومەتی هەرێمی کوردستانمان بڕاوە لەو کاتەوە پشتمان خۆمان بەستووە و بە نوێنەرەکانمان لە حکوومەت و پەرلەمانە کە ئەو پارەی وەریان گرتووە لەگەڵیانە بەشمان کردووە کە توانی ینی لە حاڵەتێکە پارەی و وەریان گرتووە بۆ خودی خۆیان بەڵام ئێمە لە برەوەی لە ڕێی کۆمەڵی ئیسلامیەوە ئەمانە نوێنەرایەتی کۆمەڵەکەن لەو مؤسساتانە هاتوین بودجەکانمان لەگەڵا بەشکردن بەم پارەکەمە و هەندێک پارەی تر ئێمە توانیمان ئیداری خۆمان بکەین بەڵام ئێستش بەڕاستی فشارەکان زۆرترن لەسەرمان بۆیە هۆکارەکەی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی هەوڵی داوە پارێزەری مەبادیئەکانی خۆی بێ و ڕاوەستا و بمێنێتەوە و بەداخەوە خەڵکێکی تر کە کەناڵەکانی ئیدامە پێدا یان حیزب دەسەڵاتدارەکان لە پشتینی دامیەکەن بودجێ هایی لە خەنە بەردەستیان بۆ ئەوی پەیامی خۆیانیان پێ بگەێنن و خەڵکی پێچەواشەکەن یان وڵاتانێکی ئیقلیمی و خەڵکێکی تر دامیانەکەن ئەمانە بۆ ئێمە نەگونجاو بووە و ئێمە قەنەعەتمان پێی نەبووە لەبەرەوەی لە مقابلە ئێمە هیچ کاتێ هیچ شتێکمان لە هیچ کەسێ وەرنەگرتو ئێمە حیزبی سیاسین خاوەنی جەماوەری زۆری خۆمانین خاوەنی کورسی پەرلەمانین خاوەنی مناسبی حکوومەتین لە عێراقیش و لە کوردستانیشە ئێمە ئەتوانین بەڵێ ئەتوانین بەڵام خۆشت و هەموو جەماوەرەزانن کە هیچ شتێک بێ مقابل نییە واتە ئەگەر خەڵکێک لە مقابلی هەندێک مەواقفە هاوکارێکی ئێمە بکە ئێمە ئەوە ڕەفزەکەینەوە بەڵام ئێمە هاوکاری تەتەووعی دعمکردنی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی طبیعی قبوڵە لامان غەیری ئەوە لا ئێمە ڕەفزە و ئێمە بەڕاستی لەسەر ئەمە بدەش بەردەوامە بین و دڵیشمان بە جەماوەری کوردستان خۆشە کە نایەڵێ پشتی کۆمەڵی ئیسلامی بدا لە عەرز لە ڕووی مادیەوە ئەزمەی بۆ دروست بێ مەشاکلی بۆ دروست بێ هەموو کاتێکیش ئەوان جەماوەری کوردستان سەنەدێکی گەورە بوون بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەش بەشێکی ترە لە باجەکانی تر کە کۆمەڵی ئیسلامی داوێتی کە ویستوێتی پارێزەری مەبادیەکانی بێ پارێزەری هەڵوێستەکانی بێ لە بەرامبەر ئەمە کە ئەمە بپارێزی دیارە خەڵکێک بەدەم تۆ نایەت و وڵاتانێک فشارت بۆ دێنێ و هێزەکانی دەسەڵات ئەیانەیە بە هەر شێوەیەک بێ بچووکتکەنەوە و دەواازەکانت لێداخن بەڵام کۆمەڵی ئیسلامی خۆشبەختانە خۆی بە ڕاگیراوی هێڵاوەتەوە خۆی بە پابەندی بە بنەماکانی خۆی هەڵاوەتەوە خۆشبەختانە و ئەمەش ئەبێتە مایی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی لەم بابەتەشە زیاتر بچێتە پێش چونکە ئێمە قەناعەتمان وایە هەر شتێک بە مادە بە تەماحی مادی بە خۆفرۆشتن لە مقابلی مادە ئەمانە بێتە دی ئەمانە هیچ سەمەری نییە و لای جەماوەری کوردستان ئاشکرا ئەبێ و بەڕاستی هیچ بەرەکەتێکشی نابێت ئێمە هەموو هەوڵێکە دەین کە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی بەسەر بەرزی بمێنێتەوە و دانەخرێ و پەیامی خۆی بگەێنێ و ئەو ڕیسالە گەورەی کە بەدەستێوەیەتی بەردەوام بێ لەسەری کەوت کە خۆی بینێتەوە لە گەیاندنی پەیامی ئیسلامی بە جەماوەری کوردستان کە خۆشبەختانە لە ساڵی 2008 لە یەکی 2008 کە کەناڵی ئاسمانی پەیام کرایەوەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی کە خەڵک و جەماوەری کوردستان تامەزرۆ بوون منارەی مزگەوتێ لە کەناڵەکانەوە ببینن کۆمەڵی ئیسلامی نەک ئەوە هات پەیامی ئیسلامی بە مجتەمەعی ئیسلامی گەیان و بۆ شەوە نەوەستا تەنها لە یەک کەناڵی معەنەوە هات چەندین کەناڵی تری ئەعلامی و فەزایی و ناوخۆیی و ڕادیۆیی کردەوە بۆی خەڵک و جەماوەری کوردستان ئاشناکەوە الحەمدولیلا بەرهەمی ئەمەش دیارە بۆیە ئەمە جەماوەری کوردستانە ئەزانێت مانەوەی ئەم کەناڵە ئەبێتە پارێزەری قیەم و ڕەوشتە باڵەکانی ئەم میلەتە بۆیە دەستی لێ بەرنادا خەڵکی کوردستان بە شەهامەتە خەڵکی کوردستان ئەهلی پاراستنی دین و قیەمی ئیسلامیەتی و لەم ڕۆژەوە هەموو تەسحیەکەدا بۆیە ئێمە یەقینمان هەیە کە جەماوەری کوردستان دەست لە کۆمەڵی ئیسلامی و دەست لە پەیامی کەناڵی ئەعلامەکانی هەڵاگرن و دامیانەکەن وەکو تا ئێستا کردویانە و ئینشاءڵڵا کۆمەڵی ئیسلامی ئەم ئەزمەیەش تێپەڕێنێ پەیام خزمەتی بەگشتی کردووە بەڵێ زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی بووە و پەیامی کۆمەڵی ئیسلامی و نەهجی کۆمەڵی ئیسلامی گەیانەوە بەڵام لەوە گەورەتر پیری لە کۆمەڵگەی کوردستان و لە مجتەمەعی عێراقی و ئەگەر بۆیشی کرابێت دەروەی کوردستانیش کردوێتەوە بەوەی کە دەنگی کۆمەڵی ئیسلامی پێگا ئەوەی دەنگی کەناڵی ئاسمانی پەیامی پێگا ئەو قیەمە جوانانەی پێبگا کە هەڵقوڵاوی پەیامەکەیەتی کە کۆمەڵی ئیسلامی هەڵیگرتووە بۆیە لەم ڕۆ کەناڵی ئاسمانی پەیام
خاوەنددارێتی ئەم کەناڵە گەڕێتەوە بۆ هەموو جەماوەری کوردستان تەنها ناگەڕێتەوە بۆ کۆمەڵی ئیسلامی هەموو جەماوەری کوردستان خۆی بە کەناڵی ئاسمانی پەیام خۆی بە خاوەنی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەواز دەزانێ بۆیە جەماوەری کوردستان ئێمە یەقینمان هەیە لەم ڕۆوە ئەم کەناڵی خۆیان لەبیر ناکەن ئەم مؤسسەی ئەعلامیە گەورەی کۆمەڵی ئیسلامی لەبەر ناکەن لەبیر ناکەن داعمیانەکەن هاوکاریان بن و دەستیان ئەگرن و ئێمە یەقینمان هەیە ئەم ئەزمەیشتەیە پەڕێنین و ئینشاڵڵا بەردەوامی ژەبین لەسەر گەیاندنی ئەم ریسالە پیرۆزە لەڕێی ئەم کەناڵی ئەعلانیانی خۆمان ئێمە هەمومان ئەو کەمپینە کە ڕاگەیەنراوە دەستگای ئەعلامی دەستگایە کە بەڕاستی بەردەوام پێویستی بە هاوکاری بەردەوام پێویستی بە بودجەیە ئێمە بەڵێ گەر ئێستا ئەزمەمان هەبێ ئۆرگانە حیزبەکانی ترمان بتوانین پارەشیان لێ بگرینەوە زەختیشیان لێکەین خۆیان ئەگرن و کردوشمانە بەڕاستی ئێمە چەندین مؤسساتی ترمان هەیە ئەنی مەڵبەندێکی زۆرمان هەیە ئەنجومەنێکی ڕێخستنی زۆرمان هەیە هەم بارەگەدار و هەم بێبارەگار هەم ڕێکخراوێکی زۆرمان هەیە لە سەرانسەری کوردستان هەم بارەگایەکی زۆرمان هەیە ئێمە توانین بڵێن ئەمان ڕێکخراوان و ئەم دەستگایانەی ترمان مەسائلی مادیمان لێ بگرتمێتەوە فشارەکە مەخسۆ سەر ئەدامان خۆیان ڕاگرتووە بەڵام لەبەروی کەناڵی ئەعلامی تەنها پێداویستی ئەندامەکان نییە واتە بودجە و موچەی ئەندامەکان نییە کە ئیشەکەن لەوێ بەڵکو بەردەوام پێویستی بە داعم ئەم کەناڵی ئەعلامی لە ڕووی وەسایلی بەڕێوەبردننی ئەعلامیەوە لە ڕووی ئەو کەرەسە پێویستی ئەعلامیانەی کە ڕۆژانە پارەی پێویستە بۆیە ئەمە بێ هەر هاوکاری بکرێ و شتێکی بۆ پیا بکرێ لەم ڕۆ ئێمە دەستمان کردوونەتەوە کە لەم ڕۆ هەوڵی خۆیان بدەن و ئێمەش هاوکاریانە بین وەکو ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەرچیمان پێ بکرێ لەو ڕۆوە ئینشاڵڵا ئەم هەنگاوانەش سەمەرەدار و بەرهەمدارە بێ وەتەمایی ئەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ بەسەر بەرزی بمێننەوە و کارەکانی خۆیان بکەن و هیچ تەراجعیشیان نەبێت. کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی توانی خزمەتێکی گەورە بە بابەتە ئاینیەکان بکات و ببێتە مینبەرێک بۆ زانایانی ئاینی و مەدرسەیەک بۆ پەروەردەی تاکی کوردی. کەناڵی ئاسمانی بانگەواز کە تایبەتە بە پەروەردە و بانگەواز و کەناڵێکی شایستە بە خێزانی کوردیە بەو بابەتە پەروەردەیەکانەوە توانیویەتی کاریگەری ئەرێنی لە هەموو ماڵێکدا دروست بکات و خزمەت بە کەلتور و پەروەردەی ڕەسەنی کوردی بکات. شاهیدی زۆرێک لە زانایانی ئاینی ئەوەش دەسەلمێنێت کە پەیام نەک تەنها لە ڕووی ئاینیەوە بەڵکو لە ڕووی سیاسیشەوە بەرگری لە هەر زانایەک یان هەر تاکێکی کردووە کە ستەمی لێ کرابێت. ئێمەی مامۆسایانی ئاینی بەڕاستی هەست بە زەرورەتێکی زۆری ئەم کەناڵە ئیسلامیانە دەکەین بە تێکڕا و بە تایبەت ئەو کەناڵانی کە باری داراییان وەکو کەناڵی بانگەواز کە مینبەرێکی زۆر گەورە و جوانە بووە و کەناڵی پەیام لە بۆ مامۆستایانی ئاینی لە بۆ گەشتنی پەیامی مامۆستایان و هەموو چین و توێژەکانی ئەم ئومەتەی کوردستان و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دەرەوە و بەناوە بۆیە ئێمە وەکو مامۆستای ئاینی بە جددی داوا دەکەین لە هەموو خەمخۆران لە هەموو خوا پێداوان لە هەموو دەوڵەمەندان لە هەموو ئەو کەسانەی کە بە خەمی داعوە و بانگەوازی ئەم ئیسلامەوەن بە خەمی گەشتنی پەیامی پێغەمبەری خوددان بۆ ناو ماڵەکان بە خەمی هێشتنەوەی ئەم ڕووناکیانن لە ناو ماڵەکانی ئێمەیە وەکو چرایەک بمێنێتەوە بەڕاستی کە منداڵەکانمان کوڕەکانمان کچەکانمان خێزانەکانمان زۆر زۆر بە دڵێکی خۆشەوە کەناڵەکە بگۆڕن و بیکەنە سەر ئەم کەناڵانە بەڕاستی داوا دەکەین ئەوەی لە توانادا هەیە بە هەموو لامان بە مامۆستایانی ئاینی بە هەموو چین و توێژەکان بە تایبەتتر داوا لە خۆپێداوان و دەوڵەمەدان دەکەین کە خواي قورة فرمية إن الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل أو كساني كمالي خويان دبخشن لبيناوي سرخستني بيامكي خواي پروردگار كسيكي وكو أبو بكر الصديق كسيكي وكو عبد الرحمن كري عوف كسانيكي قورة للروجية كما لقل بيغمبري خوايا شان بشاني غيرتي عمري كري خطاب وشان بشاني دعوو بانقوازكي أبو بكر الصديق كساني كبن بمالي خويان أم بيام خدايان سرخستوا والرسالة ودينكي غمبەری خۆیان سەرخستۆ بۆیە ئەمڕۆکە بەشێکی گەورە لە گەیاندنی
ئەم ڕیسالەی ئیسلام گەیاندنی پەیامی پێغەمبەری خوا گەیاندنی سونەتەکان و ڕێباز و دەعو و بانگەوازەکەی و ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەر بەڕاستی لە ڕێگای ئەم مینبەرە ئازادانەوەی ئەم کەناڵە جوانانەوەی ئەم کەناڵە پاکانەوەیە بۆیە بەڕاستی ئێمە داوا دەکەین لە خەڵکی مسلمانی خۆمان پشتگیری چۆن لە مامۆستایەکی ئاینی دەکەن ئەوها پشتگیری ئەم کەناڵانە کە هی مامۆستایانی ئاینیە کە مینبەری ئێمەیە کە مینبەری حەقبێژانە کە مینبەری هەژار و نەدارانە کە مینبەری بێنەوا و هەتی و لاوازە نەواکانە بەڕاستی بەهانانەوە بچن هاوکاریان بکەن خوای پەروەردیگار بە جیهاد و دەعوە و بانگەوازی و خوای پەروەردیگار بیکاتە سەدەقەیەک لە بۆ قیامەت و دوار ڕۆژیان ببێتە مایەی سەرخستنی پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەوانش لە قیامەتە بڵێن ئێمە خوایە گیان بمان خەڕیزی ئەو کەسانەوەی کە بەرگریان کرد لەم پەیامە جوانە بە ماڵ و سەروەت و سامانی خۆیان ئینشاءالله پشکی خێری ئێوە لە هەموو وشەیەکی مامۆستایان لە هەموو کەلامی و قسەی مامۆستایان لە هەموو وتارەکانیان لە هەموو ئامۆژگاریەکانیان ئینشاءالله کەمتر نابێ هەر کەسێک بە دینار و بە درهەمێک و بە زیاتر بە کەمتر ئەوەی لە توانایدا هەبێ بەڕاستی و زەرورەتێکی ئەمڕۆیە کە ئێمە بەڕاستی ئەگەر بتوانین کەناڵێک زیادکەین نەخوانە خواسە کەناڵێکمان دابخرێتن مینبەرێکی گەورەی وەکوە مینبەرانە دابخرێ لە مامۆستایانی ئاینی بەهۆی نەبوونی دارایەوە بەهۆی قەیرانێکی گەورە کە ئەمڕۆکە بەڕاستی ڕووی کردووە لە هەموو میلەتەکەمان لە هەموو ناوچەکەیە و بە تایبەتیش خەڵکێکی دڵسۆز کە کەناڵێکی هەیە پەیامێکی هەیە لەو ڕێگایەوە خزمەتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەبێ جیاوازی دەکرێتن بەڕاستی ئێمە داوا دەکەین دووبارە و سێبارە بۆ ئەوەی بەڕاستی ئەم کەناڵانە بە زیندوی بە بەردەوامی بە گەشاوەیی بە جوانی بمێننەوە لە بۆەوەی پەیامی شیرنی ئیسلام و پەیامی خۆیان لە کۆمەلگای خۆیانە پێشکەش بکەن ئینشاءالله. بێگومان کۆمەلگای کوردی تووشی کۆمەڵێک شاڵاوی زۆر ترسناک بۆتەوە یەکێک لەو شاڵانەوە شاڵاوی ئێلام و ڕاگەیاندنەکانە بەڕاستی پانتایەکی گەورەی داگیر کردووە بۆی کە بۆتە هۆکار بۆ هەڵتەکاندن و شێواندنی خێزان و کۆمەلگا بەسەبەب ئەوەی بەشی هەر زۆریان ئیش لەسەر تێکدانی ئەم کۆمەلگایە دەکەن و ئیش لەسەر تێکدانی شیرازەی خێزانی دەکەن. دیارە ئیعلام یانتە ڕاگەیاندن دەسەڵاتی یەکەمە ئێستا لە هەموو دنیادا بەڕاستی ئەم کەناڵانەی کە وەکو کەو کەناڵی جەنابتان کە پەیامە بەڕاستی دەورێکی زۆر کاریگەری بینیوە بۆ چەند بابەتێک یەک لەوانە بۆتە بنەمایەکی زۆر بەهێز بۆ ڕاوەستان و ئیستیقامەی خێزانەکان و هەموو کۆمەلگایەکی لەسەر خێزان پێکدە ئەگەر خێزان ڕاوەستا و بتەو بۆ بێگومان کۆمەلگاش بتەو دەبێت. ئەمە لە ڕۆ کۆمەڵایەتەکەی دیارە لە ڕۆکانی تر بەڕاستی ئەمنیەتی ئەم وڵاتە بەشێکی کەوتۆتە سەرشانی ئەم کەناڵە بەڕێزانەی کە بە سەدق و ئەمانەتەوە هەواڵەکان نەقڵ دەکەن چونکە بەڕاستی بەشی گرفتی گەورەی ئەمڕۆیی جیهانی ئیسلامی کێشەی ئەمنیەتە کێشەی ئەمنیەتش سەرەتایەکە لە ئەم بوختان و درۆ و ئیفترایانە دەست پێ دەکە کە بەشێکی زۆر لە ئێلام ئەلمانیەکانە ئەیکەن و خاڵێکی تر لەوەی کە پەیام و بڵین هاوشێوەی پەیام کە دەتوانین بڵین کەناڵە ئیسلامیەکان کە خزمەتیان بە کۆمەلگا کردووە خزمەتیان بەم شیرازەی ئەم مجتەمع و کۆمەلگایە کردووە یەکریزی و تەباییان بڵاو کردوێتەوە کە بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بە یەکریزی و تەباییە کە ئەوانی تر بوونەتە مایەی دابەشبوون و شەکردنی هەم کۆمەلگەیەکی 5 ملیۆنی کە بۆتە چەند جۆر لە ئەوە و خاڵێکی تر گرنگتر لەوە کە پەیام ئیشی لەسەر کردووە ئەویش ئەوەیە بەڕاستی ئایدۆلۆژیای ئەم خەڵکی پارێزواتە هەویە و شوناسی کۆمەلگای ئێمە ئێستا خەریکە ئێمە شوناسی کۆمەلگای خۆمان نەناسینەوە ئایا کۆمەلگای ئێمە شەرقیە غەربیە ئایا کۆمەلگای ئێمە ئیسلامیە ئەلمانیە ئایا کۆمەلگای ئێمە لەگەڵ ئاگر پەرستەکانەیە لەگەڵ موسڵمانەکانە لە کاتێکدا کۆمەلگای ئێمە موسڵمانە ئەگەر لە دەرەوە بتەوێ هەویە و تعریف و پێناسەی کۆمەلگای کوردی وەرگری لە ژێر ئیعلامی ئەلمانیەکانە هەموو خەڵک دەڵێ کاکە ملەتی کورد ملەتێکی ئەلمانیە بەڵام سوپاس بۆ خوا پەیام توانیتی ئەو دەورە بینی و ببێتە تعریف و پێناسە و هەویەی ئێمە کە بە دنیا بڵێ کاکە ئێمەش مسلمانین ئێمەش خاوەن مزگەوت و خاوەن مەبادی و خاوەن قیەم و خاوەن ئەخلاق و خاوەن ئەم تربیەتە ئەساسیە 14 سەدەی ئیسلامین بەڕاستی ئەمە بۆ تا تعریفێکی زۆر جوان و گونجاو کە بەڕاستی پێم ئەو دەورەی بینیوە لە بەرانندێ بەڕاستی دەبێ کۆمەلگا و شیار بێ کۆمەلگا ئاگادار بێ کۆمەلگا عاقڵ و ژیر بێ ئێهتیمام بەم جۆرە کەناڵانە بدا لە تەماشاکردنی لە متابعەکردین لە هەر جۆرە شێواز و شقڵێک کە بتوانانی بەڕاستی پشگیری بێ گوتمان کۆمەڵێک کەناڵ هەن کە بە پارەیەکی زۆر بە مادەیەکی زۆر
لە باتیەوەی کەوا خزمەت بە میلەتی کورد بە نیشتیمانی کورد بە دینی کورد بکەن بەداخەوە دەبینین کۆمەڵی کێشە و کۆمەڵێ شتی و نەریتی وایان باس کردووە و هێناوەتە سەرشاشەکانیان کە شایستە نییە بە بەڕاستی خێزانی کورد بە ئوسڕەی کورد بە میلەتی کورد بە عەقیدە و بیر و باوەڕی ئەم میلەتە بە عەقیدە و بیر و باوەڕی بابوو باپیرانی ئێمە بۆیە دەگوترێ بڵێن کە کەناڵێکی وەک پەیامەن کەناڵێکی وەک بانگەواز بەڕاستی هەبوونیان زەرورەتە پێویستە کە ئێمە هەموو لایەکمانیانی هەموو کەس بەبێ جیاوازی هەوڵ بدەن کە ئەم کەناڵانە بەردەوام بن و سەدا و دەنجی خۆیان بگێنن و من هەر لێرەوە داوا لە خێرخوازان و خواپێداوان دەکەم کە بەڕاستی کەسانێکن ممچینە بۆ دنیا یان بۆ هەندێک شتی کە شەرعی نییە بێشەرعیە خواپی رازینە و مجتەمەعی کوردی کوردەواری خۆمانەوەکو دەڵێ زەرمەند دەبێت زیانمەند دەبێت لی سوودی بۆ نیە ئەوانەش هەوڵدەن چۆن لە مقابلی ئەوان کەناڵی تر هەیە شەو ڕۆژ کە فکر و ئارای خۆی و یان مەسەلا کۆمەڵی شت بەڵاو دەکاتەوە کە گوتمان ناگونجێ داوا دەکەم ینی لێرە لە خواپێداوان کە هەوڵ بدەن بەڕاستی نەهێرن ئەو کەناڵە یان ئەو کەناڵانە ئەو زۆرە کەناڵانە ڕابوەستن ئینشەڵڵا شتیوان نابێ کە هەر بەردەوام دەبن بەڵام پێویستیشە کە هەرکەس لە ئاستی خۆی لەلایەن خۆیەوە ئەو لێپرسیارەتی و ئەو لێپرسینەوە ئەو مەسئولێتە بزانێت کە مەسەلە ئێستامە زۆر جار لە ماڵی خۆمان ئەگەر وەکو خێزان کۆمەڵە لەو کەنێڵانە کە مەسەلە ئەوە کۆمەڵا مەسەلە یان یەکگرتووە یان سپێدەیە یان پەیامە یان بانگەواز ینی بەڕاستی ئەگەر ئەوانە نەبن نازانین ئینسان چ بکاتەوە لەبەر ئەوەی کە زۆربیان هادیف نین بەڵام ئەم کەناڵانەی کە هادیفن کە پەروەردەی خەڵک دەکەن کە دەنجی خەڵک دەگەێنن بە هەموو دنیا یان ئەو شوێنە ئەو کەسانی کە لەیان دەقەوم و کەسانی کەستەمیان لێ دەکرێت ئەمانە بەڕاستی ئەو شتەی بەڵاو دەکەنەوە یان خەڵکێک دەبینێ بۆیە پێویستە کە ئەم کەناڵانە وەکو زەرورەتێک هەبن و کەسانی خواپێدا و خاوەندەست یارمەتیان بدەن بۆەوەی کەەوە ئەم کەناڵانە بەردەوام بن بۆ ئەوەی کەەوە کۆمەلگەی کوردەواریمان بەڕاستی شیرازەی هەندێک کە زیاتر نەپسڕێ و خێزان و ئوسڕەی کورد زیاتر تێک نەچێ بۆیە ئەم کەناڵانە پێویستە هەبوونیان و بەڕاستی زەرورەتن بۆ ئەم مجتەمەعی ئێمە وەڵام ئەوکو لە سەرداوە گوتمان کە کەناڵی پێیام بەبێ جیاوازی دەنگە جیاوازەکان یان ڕەنگە جیاوازەکانی بردووە ینی هەتا ممچینە زۆر جاران کەوت پێێتە بەرگازەندە و گلەیی کە کەسانێکی بردبێ ینی بە ئیسلامیش ڕازی نەبوون بەڵام دیارە ئەوە دەگەێنێ کە ئەو کەناڵە مەرچێکی حیزبی تایبەتی پێوە نییە مەسڵە بڵین ئەو کەناڵی پێیان بەزی کۆمەڵ بێنە بۆیە بەڕاستی ئەو ئیشە چاکانیان ئەو کارە چاکانیان کردووە کە پەیام بە تەنیایی کۆمەڵ یان ئیجیهەتێک یان ئیلایەنێک نەبووە بۆیە پرسیارەکەی جنا بدەوە بکە لەسەر بەخشین بەڵە بەرنامەی بەخشین دیارە خی گەورە ئەوانە پاداش بداتەوە کە هەم دەبەخشن و هەم پێی هەڵدەستن بە بەڕێوەبەر بە هەموو ستافەکەیان کە ئەوان ئیشی باش و یعنی کۆمەڵێ ماڵ و کۆمەڵی خەڵکیان ئینقاذ کردووە لە کرێچێتی و لە ناخۆشی و لە مەسات و لە ئەوانە ڕزگاریان کردووە دیارە هەر لە پەیامەوە خەڵکێک شارەزا بوو یان خەڵکێکی زۆر خاوەن پێویستی هێناوێنێتە سەر ئەو کەناڵە و لە ڕووی کەناڵەوە یعنی لەلایەن پەیامەوە وا بووە کە خەڵکانێک بە زەیان زیاتر بێتەوە یان ئەو کەسە ببینینان ئەو خەڵکە مستحقا ببینین کە دڵیان بۆی سوتاوە و بە زەیان پێدا هاتووە زەرجیان بۆی سوتاوە چوون بۆ خۆیان گەڕاون بە ژیرفانی خۆیان بە ماڵی خۆیان و ئەلحەمدوللا ئەوەش کە ئێمە بیستومانە و وەکو دەڵێن زۆر جار متابعەش کراوە دەستێکی پاک و ئەلحەمدوللا دەستێکی ئەمینن لێرەدا بەخشین ئینشاءڵڵا جێشان نازێ بۆ هەموو لایەک و ئینشاءڵڵا زیاتر پەرەی پێدەدرێ و لەگەڵ ئەوەی کە ئێستا ئەو کۆمەڵە بەشەی هەیە مەسەلە قەزیە لایەنی پزیشکی و دکتۆری و هەروەها لایەنی بەخشین و خان و کردن و یارمەتیدانی منداڵە بێباوکەکان و عائیلە و خێزانە هەژارەکان ئەوە شتێکی چاکە ئەوە بەشێکی گەورە وەکو درە پشتێکی گەورە بەبەر پێیان دەکەوێت لەبەر ئەوەیش بەرنامەکانی پەخش کردو و بۆی بەڵاو کردوونەتەوە هاوکاری ئەم زۆرە کەناڵان دەکەوێتە بابی فی سەبیل الله ئێمە بابێکمان هەیە لە فقی ئیسلامی هەم لە ئاەتی قورئان هەم لە فەرمایشتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە ئێستا حەسریان کردووە یان هەندێک بەڕاستی کە تەعەسوبی با بڵێن
بۆ مەذهب یان بۆ ئارائێکی فقی هەبێ بۆ خۆی فی سەبیلی الله عولەما دەفەرمون ئەمە زیاتر لە خزمەتی 25 تەفسیر زیاتر 25 زانا و دانا و کۆمەڵ لە فتوای مەسەلە ئەزهەر ئی میسر ئی سعودیە ئی شام ئی عێراق ئی وڵاتی خۆمان کە فی سەبیلی الله حەسر نییە لەوەی کە هەندێک زانای قەدیم دەیانگوت فی سەبیلی الله بەس غازیە ئەو کەسی کە جیهاد دەکە خۆ ئەگەر وا بێ ئێستا ئەو مجاهیدە حەقی کە هەبێ ئایا هەیە یان نا ئەوە ژەگوماندا ئایا هەیە ئایا بۆ خوایە بۆیە لەبەر ئەوەی کەوا فی سەبیلی الله عولەما دەفەرمون ئەم کەناڵانەش دەگرێتەوە ینی مەسەلا مادەم داعوەی دەکەن مادەم بانگەوازی بۆ ئیسلام دەکەن مەدارسی شەرعی دەگرێتەوە مەدارسی تەحفیز دەگرێتەوە فی سەبیلی الله بابێک و دەرگایکی زۆر واسیعە هەر ئەوە نیە ئەمە حەسری بکەین بڵێن وەڵڵا ئیلا تەبەقەیەک دەگرێتەوە دەتوانین بڵین ئەو یارمەتیدانی ئەو کەناڵانە جاڕادوی ئیسلامی بێ کەناڵی ئیسلامی بێ فەزائی بێ ئاسمانی بێ یان ناوخۆیی بێ دەکرێت ئێمە بیبینە بەربابی فی سەبیلی الله پەیام جگە لە بابەتایینیەکان توانیوێتی خزمەتێکی نیشتیمانی و ئەخلاقی و نەتەوەیی بکات لەلایەکەوە بەرنامەی بەخشینی کە توانیوێتی ببێتە پردێک لە نێوان خێرخوازان و خەڵکی هێژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستە تایبەتەکان لەگەڵ شەڕی سووریا و ئاوارەبوونی هەزاران خێزانی کوردستانی ڕۆژاوە بۆ هەرێمی کوردستان پەیام توانی بە ڕاگەیاندنی کەمپینێک بۆ هاوکاریان گەورەترین خزمەتیان پێ بکات. پەیام جگەلەوەی لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە توانیوێتی هاوکاری خودی پێشمەرگە و خێزانەکانیان بکات شان بەشانی هێزەکانی پێشمەرگەش بە هەموو ڕێگریەکەوە توانیوێتی ڕووماڵی سەرکەوتنەکانیان بکات. با بڕوای چاودێرانی سیاسی پێویستە خەڵک و بە تایبەتی خودی کۆمەڵ ئیسلامی ئەولەویەت و مشورخۆری سەرەکی بن بۆ ئەوەی کە پەیام بەردەوام بێت. خۆی ئێستا کاریگەریەکانی ئەوەی کۆمەڵگە دەجولێنی یان ئەوەی تاریخ دروستەکە زۆر گۆڕاوە لەگەر سەردەمی پێشتر ئەوی کارلیل و کۆمەڵک فەیلسوف باسییان ئەوەی کرد ئەوەی دنیا دەگۆڕی ئەبتاڵە و ئەوانەی بەهێزن بەڵام ئێستا سەردەمی عەقلانیە عەقل و معلومات و زانیاری لەبەر هەندێ لە سەرەتای سەدەی 20 ناو لە ڕاگەیاندنرا دەسەڵاتی چوارەم بەڵام ئێستا کەس بەو پێناسەی ڕازی نییە دەسەڵات چوارەم بی بەشی زۆری متتەفق نەسرەوەی ئێستا دەسەڵاتی یەکەمە هەروەکو ئێستا نمونەی CNN و ڕۆیتەرز و وەتەنانەت لە نزیکەوەش نمونەی جەزیرەمان هەیە قەتەرە چیوا بچووک بێجەیش بێەوە ئەوە نە کاریگەری لەسەر جیهان لەسەر وڵاتانی عەرەبی بەهۆی جەزیرەیە یعنی هەتا بەشێک لە ڕاگەیان کارە جیهانیەکان پێیان وایە ئەوەی ئیدارەی بوهاری عەرەبی دەکرد قەناتی جەزیرە بوو کاتە ئێستا ڕاگەیاندن زۆر لە پێش حیزب و دەسەڵات و حکومەت و هەر پرۆژەیەکی ترە لە کوردستان ڕاستە ئەو مەفهومە ئەعلامیە بە قووەتە نییە بەڵام ڕاگەیانەکانی کوردستان بەگشتی دەورێکی زۆر باشیانی تێ پەیامیش لە نێوێندا توانیوێتی وەکوبرێ خەڵک ئاگادارکەنەوە لە مەفاهیمی نوێ لە وەکوبرێ نەتوانرێ معلوماتی تەزلیلی لە بۆ حیزب بێ نەتوانرێ معلوماتی چاواشەکاری لە بۆ ناو میلەت بێ پێ جاران ئەگەر ئەو کەناڵانە نەبوایە زۆر جار هەیە تەلەفۆنێک لە دەرەوە لە بۆ سەرکردە چ کورتی هەڕەشەی زۆر گەورەی لێکرایە دۆڕاندنی زۆر گەورەی تێدا کەچی ئێوار لە تەلەڤیزیۆنیەکان باز لەوەی دەکەن کە جەنابی فران سەرکردە و ڕئیسی فلانجێ باسییان لە دۆخەکانی شەرق ئەوسەط و ڕۆژ و مانگ و ئەستێرە کردێ لە کاتێکدا زۆر دوور بووە لەوەی پەیام و کۆمەڵک دام و دەستگای تر لە کوردستان خزمەتێکی یەکجار زۆر گەورەیان کردە بەو ئاراستە کە ڕاستەقینە چۆنە ئاوا لە خەڵک بگەین ئەخۆی یەک لەو نیشانانەی کە پەیام سەرکەوتوو بووە ئەوەنەی باسمان کرد کۆمەڵی ئیسلامی دەنجی زیادی کرد خۆ پێشترێ خەڵکی تریشێ هەڵویستی باشە لەبەر ئەوەی ئەلامەکی بە قووەتی نییە لەبەرەوەی دەنگەکانی نەبووە بەرجەستە بگاتە ناو خەڵکی و ڕایگشتی لەسەر دروستکە و دەنجی پێ زیاد بکە زۆر دام و دەستگا هەبووە ئەو هەڵوێستانی کە کۆمەڵ هەیە بەڵام پەیام کوبرێ بەبێ لە دەرکەتان دەستان ناو هەموو ماڵێک بۆیە دەتوانی ئەوانەی کە حیزب دەیکا بەرجەستەی بکە وەگەری جار هەیە پەیام بوویتەهۆی ئەوەی نەکار مەفاهیم لە ناو میلەت و ناو دەسەڵات ڕاستکەوت حتى لە ناو حیزبیش حیزب بەرەو ئاراستەیەک بووە پەیام بەرەو ئاراستەیەکی تر بووە لە کۆتاییدا
کاری پەیام وەکو برێ سەرکەوتوتر بووە ئاخیرە حیزب هاتە سەر ئەو ڕێ ئەوش زۆر ئیجابیە ینی کە ڕاستی لە هەر لایەکی بی بێت بەڵام مهم ئەوەیە عیب و عارەکانی کە لە ناو حیزب هەیە ناگاتە ماڕەکەن بەڵام لایەنە ئیجابیەکەی دەگاتی ئەوەش چۆن نەوی بە ڕاگەیاندنێک دەبی وەکوێ ئەنی ئەگە بتەوێ کاریگەری پەیام بە تەواوەتی قەبارەکەی وەکوبری دیاریکەی دەکرێ مەسەڵ لە هەندە شوێن هەیە مەڵ بەندێکدا دەخرێ نازم دەستگای بەڵام وەرە پەیامی لادا ئەجە بزانە دەیبینی چ کاریگەریشی گەورەی لەسەر حیزب دەبی بە ماوەیەکەم وەکوەوەی لە وڵاتە هەر نەبی ئیتر بەرەبەرە یعنی خۆ حیزبی تری ئیسلامیش هەبووە کە دەستگایەکی ڕاگەیاندنی وای نەبووە توایتەوە ئێستا نەمایەستا یەک کورسیشی پێنێ بۆیە ئەو ڕێڕەوەی کە پەیام لەسەری دەڕوە ڕێڕەوەکەی بزەبێت لە چوارچێوەی خزمەتی نیشتیمانی یان تەبەدنیکردنی پرسە نیشتیمانیەکان لە یەک کاتدا و پرسە تەبەقیەکان و پرسە ئاینیەکان هەمووی پێکەوە کە کۆ کردوتەوە توانێتی پرۆژەیەکی بەقووەت دروست بکە ئەوە بوویتە پرۆژەی حیزب و دەنجی حیزبیشی پێ زۆر زیادی کردی ئەم زۆر لە زۆر جیان هەیە باز دەکەم دەبینم خەرچی ئاینی و نەئاینی پەیام لە ماڕەکانی لە کاتچی ڕەنگە کەناڵی هاوتای پەیامیش هەیە جێم لێ بووە لە خەرچی درێ وەڵام بە ساڵیش ئەو کەناڵی ناکەم ئەنی کەواتە پەیام توانیتی دەرگای ماڵە داخراوەکان لەسەر ئاینیش بکاتەوە ئەم نمونەکەم پێە پیاوەکی زۆر گەوری کوردستان جارێک لە بۆی باس کردم کە لە چوارچێوەی مەعارەزە بوون لە چوارچێوەی ئەو حەق و عەدالەتەی پەیام بەرامبەر دەسەڵاتی گەندەڵیکا دەرێ ئەم دەیکەمەوە دەرێ یەکەم جاریشە لەوێ هەندێک مەفاهیمی دینی تێدەگەم دەرێ پێشترێ من نەمدەویست گوێ لە مامۆستا و خیتابی ئاینی بگرم بەڵام خیتابە معارەزەیەکەی پەیام خیتابە ڕادیکالەکەی وای کرد جاروەیە لە گوێ لە ئاینیش ڕاگرم هەوڵوێستم بەرامبەر ئاین زۆر گۆڕایە بە ئیجابی خۆی ڕەنگە سێ بەشبی بەشەکیان حیزبیەوە کەیف خۆیتیان بەڵام دوو بەشیان زۆر عیلاقی بە هەمومان خۆی ئەو ڕاگەیاندانەی ئەمە باسمان کرد کە دەوری گرنجیان بینە لەوەش گرنگتر پەیام وەکوێ سیفاتێکی تری هەیە ئیزافی ئەویش ڕاگەیاندنی ئامانزدار ئەی پێی دەگوتری ئەعلام الهادف لە لای ئێمە لای ئەهلی ئیسلاح بەگشتی لای ڕاگەیان بکە لای نووسەر و ڕۆژنامە نووس و خەڵکی ئەوەی کە لە مەفهومی هەیە دەزانی ڕاگەیاندنی لیبرالی بێ سانسۆر بێ کۆت دەورە چ خراپ دەبینی تێک دەدا هاواڵک دێ و بێ ئەوەی بە دیڕاست ڕاستن بڵای دەکرد ئەعلامی هادف ئامانزدارە ئەو ئەعلامە ئەو ڕاگەیاندن و دەنگ و باسانە بڵاو دەکاتەوە کە خزمەتی ئەو قۆناغی کۆمەڵگەکە دەکات ئەوە لە لایەک زۆر گرنگە ئەوە مۆزوعی زۆر دوور درێژە کە پەیام خۆی پێوە بەستەوە زۆر خزمەتی نیشتیمانی و وەکوێ مەفهومی ئاینی و بینای حەزارەتی کوردستان دەکات بینای پەروەردەی تاک دەکات بینای وەکوبرەی حدەک لە بۆ ئینحرافی کۆمەڵگەدانی کە جاروێ ئەعلام نازانی وەکو ئەعلام تەبیعاتی وەکو ئەگەر ئەوانەی ئاسکە مەوسڵەح وەکو ئارپێتی وایە ساڕۆخەکەی داوێتە هەدەف باشە بەڵام لە دواوە یەک دنیا ئاگریش دەوێت بەبەر خەڵکی دەکەوێت ئەعلامی هادف ئەو ئاگرە خەتەڕی نییە ئیشەکەی دەکا و بێ ئەوەی زیانی هەبی ئەوە لە لایکی تریش دەورێکی زۆر گرنگی بینیە لەسەر ڕاستکردنەوەی مەفاهیمە چەوتەکە ئەنجا لەوەش گرنگتر ئەوەی ئەخیری کە لە بۆ حیزبە ئەگە پێیام نەبوایە ئەو زانیارە وردانە لە کوردستان و لە بۆ حیزبیش نەدەبوو چکە حیزبی ئیسلامی لە کوردستان زۆر جار هەیە تووشی ناردنی معلوماتی تەزلیلی بووە معلوماتێک ڕاز نەبووە لە بۆی ناردرا ئەش تەبەنی کردێ و بەلایەکی داڕۆیە و پاڵی پێوەنە لە کاتی هەویش نەبووە لەبەر ئەو هۆکارانە بەڕئیمانەوەی پێیام ئەولەویەتە لە ناو حیزب ئەسا دەکرێت چەند مەڵبەندێک داخن دەکرێت مەکتەب سیاسی بارەگای نەبی دەکرێت دام و دەستگای تر نەبی بەڵام بە هیچ جۆرێک ناکرێ پەیام نەبی چکەگە پەیام نەبوو بە معنە پێشڕەوایەتی نەما بە معنە چاوی ئەو حیزبە نەما گوێی نەما هەستی نەما با هەر مەڵبەند تەبی با مەکتەب سیاسیوی ئەگەر پەیام نەبی بەڕێی من کۆمەڵی ئیسلامی زۆر خراپ دوا دەکەوی دەکرێت تەسحیە بە هەموو دام و دەستگایەک برێ بەڵام ناکرێت تەسحیە بە پەیام بدرێت نەخێر ئەوەی ئەو شیوەنی ئێستامان لە بۆ حیزبنی حیزب کەیف خۆتی ئەمە نازانی وڵا بەڵام ئەو زەرەر و زیانە گەوران دەکە بەڵام کۆمەڵگە و وەکو بێ
حرەکەی تەحەڕوری کوردیش زەرەر دەکات چونکە ئەو ڕۆڵەی پەیام تەمان ئەم نارێم تەنها پەیام زۆر دام و دەستگای تێ دەبینی بەڵام پەیام وەکوبری ناوەندێکی هەڵبژاردووە تەوازن لە پێناو سێ-چار متەناقضات کۆی کردەوە شتێکی زۆر گرنگی لێ دەرکرێت توانیتی تەوفیقی بینی مەفهومی وەتەنی مەفهومی تەبەقی مەفهومی ئاینی بکە زۆر گرنگە بۆیە میلەت وەکوبری حرەکەی تەحەڕوری کوردی زەرەرێکی زوو یەکجار زۆر گەورە دەکات و پێشنیاریشم لە بۆ پەیام ئەوەیە لە داهاتوودا ئینشاڵڵا کە بەردەوام دەبێ ئینشاڵڵا وەکوبری تەمسیلی هەموو ئاینەکانی تریش بکات لە بانگەوازیش چکە چ مشکلەیە ئەمن ئەگەر مەفاهیمی ئاینی ڕاستەقینەی مەسیحی یەهودی زەردەشتی چکەوانەش هەموو پەیامی خوداییە ئاگادار بین یعنی هیچ مشکلێکمان نیە و دەبی دەورێکی گرنجیش ببینی لە کوردستان نابی برێ من تەنها نوێنەری ئیسلامیم دەوی نوێنەری باقی ئاینەکانی تربیت ڕێ لە بۆ ئاینەکانی تریش بکاتەوە بەڵام متتەفق بین لە پێ کۆتاییدا هەمومان لەگە ئاینەکانی تریش لەگە ئەو تەنەوەعی کە حەق ببتە ئەساس کە هەموو کتابە ئاسمانی ڕاستەقیکردنەکان لە کۆتاییدا میساقیان لەگەر ئینسان لەسەر حەقە حەق زۆر گرنگە ببتە پیوەری ئەخیری بۆ کەناڵەکەەوە بۆ سەرکەوتنی تەواوی کارمەندان و ڕۆژنامەنووسانی کەناڵی ئاسمانی پەیام خوای گەورە ئێوە سەلامەت کا و ئێمەش سەرکەوتوو. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.